خواهي پروردگار لقرآن فرمي وما أوتيت من شيء فمتاع الحياة الدنيا وزينتها وما عند الله خير وأبقى أفلا تعقلون. وما أوتيت من شيء بخوا برام تو شتێکت پێ دراوە، هەموو شتێکت پێ نەدراوە. تو قەت بیرت کردێتەوە وما أوتيت من شيء يعني چی؟ يعني ئەم هەموو دۆلارە هەیە لە عالەما تو دە دەفتەرت هەیە بۆ غرابوویتە، ئەم هەموو حکومات و دەسەڵاتە هەیە، تۆ شارێک سێ محافەزە بەدەستەوە هەیە تراتێ نەکەیت و خۆت پێ گەورە بووە، ئەم هەموو عایل و عەشرەتە گەورە هەیە، تۆ هۆزێکی بچووک بەدەستەوەیە پۆز لێ دەیت و دوو سیاری جام ڕەشت پێ و ئەم شار و ئەو شارەکەیت و لە تیکتۆک خۆت کردۆتە شت، تۆ چیت؟ وما أوتيت من شيء فمتاع الحياة الدنيا وزينتها. دەمانچەیەک و نازانم هەلە شێخ و ئبن شێخ و عەشریتی کورە تو فێڵە خۆتەکەی بەخوا، پارەیەکی کەم ژیانێکی کەم. ئەمە هی ئەوەی ئینسان متواضع بێ. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام لەم شاری کە دانیشتین لە فەتحی مەکەیە 10,000 چەکداری مسەلح لە هەر چوار دەرگەکەی مەکەوە سەحابە هاتنە ناو مەکەوە. ئەبوو سوفیانی کوڕی حرب لە بەردەم کەعبەیە هاوارێ کرد هەر کەسێ بچێتە ماڵ خۆیەوە ئەمانی هەیە، هەر کەسێ بێتە ماڵەکەی من ئەمانی هەیە. 10,000 چەکداری لەگەڵا دێتە ناو مەکەوە، سەری مبارەکی نەوی ئەکا بۆ بام پشتی وشترەکە إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر. شكو مرو زاتبو أمرو شونا مزارات ثاني اثنين إذ هما في الغار صد مشتريان أدا شهيدي بكن إساك بده 10,000 چەکدار وقراوتو ناو مكة. يكي للصحابة كان وتي اليوم يوم الملحمة وتي كذبته وتي أمرو الروجي طول سندنوو كشتنو برينا وتي راست نكر ئەمڕۆ ڕۆژی ڕەحمەت و بەزەییە، من بۆ ئەوە هاتووم خەڵک لە دۆزەخ دوورکەوێتەوە. هاوشێوەی بەرنامەکەی یوسف کابرا خەوی بۆ باسەکە، ئەوێ بچێ بۆ بەهەشت، ئەگەر ئێمە خەڵک نەچێ بۆ بەهەشت چی بکەین لە باشتا بەتەینە؟ ئەگەر مزگەوت موسڵمانی تیانە بێ خەتیب چ قیمەتێکی هەیە؟ ئەگەر مزگەوت بە ئیماندار پڕ نەکرێتەوە سورەیای جوانم بۆ چییە؟ فبۆیە بەڕێزان وما أوتيت من شيء فمتاع الحياة الدنيا وزينتها. ئەوەی تۆ پێ دراوە شتێکی زۆر کەمە. یعنی زەلامی وا هەبوو دەوڵەمەند بۆ پۆزی لێداوە، داوێتی لە کوڕێک وتوێتی هەرچیم هەیە ئەیدەم 50 دەفتەرە، کابرای ساحب کوڕەکەڵێ 100 دەفتەر ئەدەم بۆم بکوژن. سەی لەو بڵایە ئەمە دوێنێ کە پۆزی لێدا لە ناو خزم و کەس و کارە. ئەمڕۆ مایەکەی 50 دەفتەری زیاد خراوەتە سەری بەس بکوژرێ. برایانی بەڕێزم، خوشکی بەڕێزم، ئەو هەموو ماڵە جوانە هەیە لە عالەما، تۆ ماڵێکی 200 مەتریت هەیە، بەو ماڵەوە بوغرا مەبە. سپاسی خواب کە سەیری ئاوێناکەی دەم و چاوە جوانە بۆ خەڵک عەرزی مەکە. کاتێ سەیری ئاوێنت کرد بزانە کە خوای گەورە تۆی بە جوانی دەرخستووە، ناشرینێکی ستر کردووە، بڵێ الحەمدولله الذی، سپاس بۆ ئەو خوایەی دەموچاوی جوان کردم، فەئەحسین خولوقی، خوایە ئەخلاقم جوان کرد، دەموچاوی جوان کردم، خوایە ئەخلاقم جوان کرد. چکە وەکو شاعیرە فەرمێ إذا المرء لم يلبس ثيابا من التقى تجرد عريانا ولو كان كاسيا. بابا خەڵکێ بۆ عەمامەی لە بەرایە فەزح بووە، بەخوا خۆی سارێکە و یەکێ دێتە مێشتانە، زۆر احتیادیە. ئەجا چ جای ئافرەت، چ جای کابرایەکی عەشایری وەک تو، چ جای کابرایەکی کاسب، چ جای کابرایەکی کاربەدەست، با جوانترین جلیشت لەبەر بێ. إذا المرء لم يلبس ثيابا من التقى، بەرگی تەقوا و لە خواترسان لەبەر هەر کەسێکمان داماڵدرێ، ئەگەر باشترینی جلو بەرگەکان و جوانترینی سەیارەکان و باشترینی ماڵەکان و زۆرترین کچ و کوڕتە بێ، تۆ فەزحی لە ناو خەڵکە، خوا فەزحی کردووی. ئەو شتەی کە ئێمە هەمانە شتێکی کەمە لە خۆشیەکانی دنیا. خوای پەروەردگارە فەرمێ وما عند الله خير وأبقى، ئەوەی لای ئەڵڵایە ئەمێنێتەوە. چەند کەسێ لە ئێمە ماڵی هەیە و خۆشی هەیە و سەرۆت و سامانی هەیە، یەکەم شەوە چێتە قەبرەکەوە ئیتر هەموو شتێکێکێتە مەعاملەوە، ژن و مناڵ و خان و پارە و سیارە و بەڵام چی ئەمێنێتەوە؟ تفنا ويفنى نعيمها وتبقى الذنوب والمعاصي كما هي. هەموو خۆشیەکانی ڕۆی تاوانەکانی لەسەر ئەمێنێتەوە، بەڵام ئەو شتەی بۆ ئەمێنێتەوە وما عند الله خير وأبقى، ئەوەی لای ئەڵڵایە ئەمێنێتەوە. ئەڵڵا فەرمێ ئەفەلا تعقیلون، ئەرێ ئێوە عەقڵتان نییە، ژیریتان نییە بیر بکەنەوە.
بو يخواي فرقار فرمي قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى. بليت جياني دنيا أي محمد صلى الله عليه وسلم زور كرتو كاتية خلقان يكن لقل إيه ما يدان شنان أخون فجأة الموت واحد والأسباب كثير. مردن يق مردنا أو أنا السبب دروس كردو كس أصلي مردنا قيل بيرنية الله يتقيان كل كشتيان سريع بو دعمي كرت مرد هاتن لو بردما وسابو لوريق لدسي ورقل كشتي كرة بابا أجل أصلكيا قل متاع الدنيا قليل جياني دنيا كما توقيتكي بو نراوتوا بو خلقي ترتاوان بار أكي مردن يقدر جيكا الموت باب وكل الناس داخله فليت شعري بعد الباب ما الدار. كنا مردن درجيك وبخواها ممان فيها أروي هايسا هرها ممان لم قاعيين شيء تواني لو بنزرو بلا ولا إلا من لو بنزرو الروم بو غرفة يخون بخواتا قيامة ناتواني ما قال حريق بيه فيجد بو بس يبقى هزار رسالة تشتخواره إلا أبي لو قاعي وبروي بخواها متان سرتان بو جيراو يكيش أو زاوية هلمان لوشيو أمان باتناو يك متري خولا كان سرد هتا لاي تشبت هتا أو سري عالم خولا لاي راست خولا بانت متري خولا تابن طبق حو طبقي أرز خولا دبو خلنا وقبركيا لبيني بردو الحدادان شو انجاب يان أوتا وكو مناليك شون ورك أقري لدايكي ربي أقم الساعة خوايا زو قيامة هالصينا يا من رجاني بو إيشم أما أكل لكي أرجع إلى أهلي ومالي بتمو بنا ومالو منال أصلكم جيان تايبتكم بهشتي بانو برينكم يان أوتا هاوارو نالتا لقبرك يا الله خوايا بس قيامة المسينة أم سكايتي وإهاننا وقبركم قبولا. فبويا برزان إيما أجر جيري ما نهبي بهشتيك مغرور نابي مليون ودو مليون دينار ودولار ومنصب ودصلات